ئێمە لە بازاڕی لەنگەین کە ڕووبەرێک و پانتایشی بەرفراوانی هەیە بازاڕی پێکەوەژیان دادەنرێت بە بازاڕی هەموو چین و توێژ و نەتەوە و ئاین و کەسێک دادەدرێت هەموو خەڵکێک لە هەموو ئاست و لە هەموو چین توێژێک سەردانی ئەم بازاڕە دەکەن ئەم بازاڕە بە گرمی گوڕی جوانیەکەی دەنجی داوەتەوە لە بەرنامەی شوێنپەنجە ئەم جارە باز لە شوێنپەنجە و ئاسەواری ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی ئەم بازاڕە دەست پێ دەکەین دەمانەوێت بزانین هۆکاری ئەم ڕووداوە چی بوو کە زانیاری نەبیسترا و نەبینراو لەم بەرنامەیە دەخێنە ڕوو کە پێشتر بەشی زۆری ئەو دەنگۆ و هەواڵانەی بڵاو بووبەوە لە کاتی ڕووداوەکە لە کاتی ئەوەی کە ڕووماڵ دەکرا بەشی زۆری بەم شێوە نەبوو کە باز دەکرا ئەوەی لە بەرنامەی شوێنپەنجە باز دەکرێت ڕاستی ڕوودا و بەدوا داسوونەکی ورد و زانیاری نەبیسترا و نەبیرا بڵاو دەکەینەوە دەمانەوێت بزانین هۆکارەکەی چییە هاوکاتیش ئەو دەنگویانە لە کاتی ڕووداوەکە کە هەستی خەڵکی ئەم شارەشی بریندار کرد بە ناوی دزیکردن لەو کەسانەی لەم بازارە دوکانیان هەیە دەمانێت بزانین ڕاستی ئەم ڕووداوە لەگەڵ وەزارەتی ناوەخۆ هێزەکانی ناوخۆ ئاسایشی هەولێر پۆلیس وردەکاری ئەم ڕووداوە باز دەکەین و هاوکاتیش ئەوە نیشاندەین با بزانین حکومەت چۆن ئەم بازاڕی پاراست نەیهێشت بە تەواوی بسووتێت ڕێگری کرد ماڵی خەڵکی هاوڵاتیانیشی پارێزراو لە دەستێکی ئەمین هەرزوو لە بازنەیەکی ئەمنی تون پارێزراو کرد. لە کاتژمێر 7 ئێوارە ئەم بازاڕە دادەخرێت چەند کرێکارێکی بیانی لەگەڵ خاوەنی دوکانەکان دەست دەکەن بەکارکردن. هەرکە هەواڵی ئاگرکەوتنەوەی بازاڕی لەنگەی هەولێر بڵاو بووەوە هەموو خەڵک بیریان لەوە کردەوە ئەم بازاڕە تەواوەتی سوتە ئەم بازاڕە نەما بەڵام ئێمە لە بەرنامەی شوێنپەنجە چەند بابەتێکی گرنگ باز دەکەین یەک لەم بابەتانە هۆکاری ئاگرکەوتنەوەکەی ئەوانە چیان دەکرد کاتژمێر چەند بۆچی لەوێ بوون هاوکاتیش بابەتێکی تر کە زۆر گرینگە هیچ کەس پێشبینی ئەوەی نەدەکرد ئەم بازاڕە چۆن واز و کۆنتترۆل کرا چۆن 2400 دوکان کە ئەگەری ئەوەی هەبوو لە کەمترین کات ئەم بازارە ببێتە خەلووس بەڵام چێ پاراستی چۆن پارێزرا چێن ئەوانەی کە پاراستیان حکوومەت چی کرد بە تایبەت ئەگەر تەمەشاکەین هێزەکانی ناوەخۆ وەزارەتی ناوەخۆ ئاسایشی هەولێر لە کاتی ئەم ئاگرە چیان کرد ئەمانە بۆچی سەدان هەزار دلار پارێزرا ئەو هەموو زێر و کەل و پەرەت بە نرخە هەمووی ماوەتەوە زۆر جار دەنگۆی ئەوە جێمان لێ ئەبێت باز دەکرێت تاڵان کرا دزی کرا ئەو هەواڵانەی کە بەشێکیان و چاوەشەکاری لەم لە کاتی ئەم ڕوودا بڵاو بووە ئێمە لە بەرنامەی شوێنپەنجە بە شێوەیەکی ورد مەیدانی ڕاستی بە دۆداچوومان کردیە تەواوی ساتی ئاگرکەوتنەوەکە و هۆکاری و حالەتی یەک حالەتی دزیش هەبووە بۆ زانیاری بینەران ئەوەی ئێمە بە دۆداچوومان کردێ لە بەرنامەی شوێنپەنجە تەنها یەک حالەتی دزی هەبووە ئەمەش بە تەواوی زانیەرەکان دەخێنە ڕوو لە بەرنامەی شوێنپەنجە هاوکاتیش ئەوەی کە زۆر گرینگە کە کارمان لەسەر کردووە بابەتی کۆنتترۆلکردنی ئاگرەکە و بازنە ئەمنیەکەیە چۆن ئەم بازاڕە پارێزرا کە ئەم ئاگرە لە هەر شوێی دنیا بە پێی قسەی بەرگری شارستانی لە هەر شوێی دنیا لە هەر بازارێکی لە هاو شێوەی ئەم بازاڕە کە هەمووی نایلۆن و پەڕۆک دەبێتە خەلووس بەڵام بۆچی ئەم بازاڕە نەبووە خەلووس
حکومەت چی کرد هاوکاتیش ئەوەی گرینگە کە باز دەکرێت لە کاتی ڕووداوەکە سەرۆک وەزیران مەسعود بارزانی لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە واشنگتۆنەوە پەیوەندی کرد خەمخۆرانە دڵسۆزانە هەموو تیمەکانی بەڕێوەبەرایەتیەکانی تیمەکانی حکوومەتی ڕاستبار دەبێت ئەم بازارە بپارێزێت و سەر و ماڵی هاوتیان پارێزراو بێت تەواوی ئەم وردەکاری و چیرۆکە نەبیرا و نەبیستراوەکان لە شوێن پەنجە ببینن. بازار چۆل دەبێت لەم بازارە لە کاتژمێر هەفتی ئێوارە چەند کرێکارێکی بیانی و خاوەن چەند دوکانێک دەیانەوێت کار بکەن لە کاتی کارەکەیان بەهۆی ئەو ئامێرەی بەکاردێن و هەڵەکانیان وا دەکەن کەوا هێدی دووکەڵ دروست دەبێت و ئەم دووکەڵا دەبێتە ئاگرێکی گەورە ئەم ئاگرەش سەر تاپای ئەم بازارە دادەپۆشێت. لە کاتی ئاگرکەوتنەوەکەش لە دیمەنەکان دەردەکەوێت کەوا بەشێک لەو کەسانەی لەم بازارن و هاوکاتیش خاوەن دوکانەکان دەیانەوێت ئەم ئاگرە کۆنتترۆل بکەن بەڵام هەوڵەکانیان بێسوود دەبێت و ئاگرەکە تەشەنە دەسەنێت. لە ماوەی کەمتر لە چەند خولەکێک ئەم ئاگرا گەورە دەبێت و لە شێوەی تەقینەوەی بۆم پەرەدەسەنێت و سەرتاپایی ئەم کۆڵانە دادەپۆشێت هێدی ئاگرەکە دەچێتە دوکانەکان و کۆڵانەکانی تری ئەم بازارە بەڵام پێش ئەوەی ئەم ئاگرە سەرتاپای بازارەکە داپۆشێت تەواوی هێزەکانی ناوخۆ بەرگری شارستانی ڕێگری لێ دەکەن. لە کاتی ئەم ڕووداوەش تەواوی هاوڵاتیان و کەسوکاری خاوەن دوکانەکان و خاوەنی دوکانەکان خۆشیان هەر هەمویان بەرەو دوکانەکانیان ڕادەکەن بۆ دەربازکردنی کەلوپەلەکانیان. ژمارەیەکی زۆر لە ئەمبوڵانس و تیمەکانی فریاگوزاری و تیمەکانی بەرگری شارستانی و ئاگرکوژێنەوە دەوری ئەم بازار دەدەن بە کاتێکی کەم ئەم ئاگرە کۆنتترۆل دەکەن کەوا لە پێشببینی هیچ کەسێکدا نەبوو بەم ماوەیە کۆنتترۆل بکات. ئەم کۆڵانە لە ناو لەنگەی هەموو زێرنگرن زێرەی یەکجار زۆر ینی بە پارە و بە چیلۆی زێرەی زۆرە با بزین ئێرە دۆخی چۆن بوو چونکە ئەوشەوە باسەکرا ئەوەی بازەکە دێگە خۆکو تاڵان بووە خەڵک هات دزی کردی بەڵام ئەوەی ڕاستەکە دەمانێت بزین دزیکرایە. ئەو کاتی ئاگرەکەکەتەوە ئەمە زۆر سوپاسی ئاسایش و شورتە و هەموو ئەوکان دەکەین بەڕاستی هاتن لێرە ڕێیەکانیان لۆمەگرت گوتیان ستان دەوێ ئەمە لە خزمەتدانداینە
سەر و ماری ئەمە پارێزرا بوو بەڕاستی ئەمە زێرمان هەبوو لێرە بەڕاست پێ برم زێرەکانی خۆمان ئەو لێرە بەو زێران هەموو زێرەکان لێرە بوو هەمومان هاویشتە ناو قاسی هەرمان گرتەوە مادان ئەمنیەتە بوو ئەمە دەستخۆشیان لێکن ڕاست. شەوی حادسەکەی کە ئاگرەکە بۆ ئێرە سوتا تۆ دوکانی مۆبایل تێ هیچ لێ دزرا؟ نەخێر هیچ من نەزرا ئەلحەمدولێ لەخوای بەزیاد زوو گەیشتم و ئەشیاکانی خۆشم زوو گیاندەژورە و بێ مشکلە بوو. ئەمن وەکو دوکانی خۆم حالیان ئێرکوانە با یعنی تەشویشاتەکە زۆر بوو قەرەباڵغێکە زۆر بوو بەس وەکو دزین نا هیچ شتێکم لێ نەبردرا. ئەشیام لێ نەبردرا خەسارێکی زۆرم هەبوو هیچ لە خۆی بەزیاد میمیم ئەوەیە نەسووتا کە هاتینە مەگەیشت نێروکانە برایانی ئاسایش و پۆلیسوان هەموو لێوکانە ئامادە بوون وەکومە بگدزاتریش ئەوانەی ساحب دوکان بوون لە پێش دوکانی خۆیان ڕاوەستا بوون کێشەمان نەبوو ماڵ و سامانمان هەموو پارێزرا و زێڕەکانمان هەموو لە جێ خۆی بوو. سووتانی لەنگە هەر جارێک سوتاوی خەتای خۆمانە خەتای کەس نییە خەتا بەس لە خۆمانە خەتای بەس پەردە و نانەدەرەی دوکانەکانە. ئاگرەکە زۆر گەورە بوو یعنی لەوەی دەرچوو بوو یعنی ئومێد لەدەسترا بوو کە کۆنتترۆل بکرێت بە شکری خوای و تیمی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوێک هەوڵیاندا ئاگرەکەیان گسکە کردو و کۆنتترۆلیان دەستخۆشیان لێ دەکەن لە جەنابی سەرۆکی حکوومەت. ڕاستی تەقسیریان نەکرد یا حکوومەت دەستیان خۆش بێت سێ چوار ڕۆژە شارەوانی بە بەردەوام لێرێ یعنی بە ڕۆژ بە شەو هەموو کاتی ئیشەکان ئەو دەنگوایە ژەت دەکەنەوە کە دەڵێن ماڵ دزرایە و ئەشیا دزرایە و خەڵکی هەولێر دز نییە. ئەمە دەستخۆشی لە تیمەکانی بەرگری شارستانی ئاسایش زێرەڤانی ئێمە داوا لە حکومەت دەکەین گوێمان لە وتەکەی سەرۆک بوو لە واشنگتۆن دڵی ئێرە زۆر خۆش بوو بەڕاستی بەعام کە گوتی خەمخۆریانم ئێمە هەموو شتێکمان پێگەی ئینشاڵڵا درێخی ناکا و بە هەموو شتەوە وە کارمەندانی ئاسایش هەتا سبەینێ و بە ڕۆژی لە گەرمانە. من وەکو دوکاندارێکی بازاڕی لێنگەی بەڕاستی ئەو شەوە دەستخۆشی لە مەسوولی بنکەی ئاسایشی ئێرە دەکەم زۆرش هەبوو ئەگەر ئەوان نەگەیژمانێ دەکرا بەڕاستی بەس ئێستاکانی کە ئەو شەوی بەڕاستی برایانی ئاسایش و پۆلیس و بەرگری شارستانی گەگەیشتنە بازاڕی لەنگەی زۆر شت نەکرا لە بەرەوان بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم. جیرانی ئەولایم سێ دوکان لەولای من ئاگری گرتە بوو سێ دوکان لەولای من ئاگرا ئەشیای منیش نەدزرایە الحەمدولله جەماعەتی برایانی ئاسایش زوو گەیشتنێ هیچ کۆنتترۆلی شتەکانیان کردیە هیچیشم نەدزرایە دوکانەکەم ئێستا جازەکەی تەسووری کە وەکو خۆیەتی. دەستخۆشی بۆ تەواوی هێزەکانی ئاسایش پۆلیس بەرگری شارستانی ئەو تیمانی کە لە حکوومەتدان توانیان ڕێگری لە دووشت بکەن یەکەمیان لە ئاگرەکە زیاتر تەشەنەکە دووەمیشیان لە دزیکردن سەرۆت و سامانی ماڵی خەڵک. خەرگوا دەزانین لەنگە هەمووی هەپێ کۆستایە ئەو ئەشیایە هەندێکی ڕاستە هەندێکی بزر بووە هەندێکی تێکەر ئەشیای دیکە بووە ئێستا وا دەگەڕێنەوە ئێستا ئەم بەخۆم شخصی خۆم ئەشیام دیتەوە بەخوای لێ دوکاندارم گەڕانتەوە پاشی دوو ڕۆژە. دوای ڕووداوی ئاگرکەوتنەوەی بازاری لەنگەی هەولێر وەزارەتی ناوخۆ لیژنەیەکی هاوبەشی پێکهێنا ئەم لیژنانە دەستیان کرد بە لێکۆڵینەوە کە پێک هاتبوون لەلایەنە پەیوەندیدارەکان و هێزەکانی ئاسایش و هێزەکانی ناوەخۆ دەستیان بە لێکۆڵینەوە کرد. ئیدی دوای لێکۆڵینەوەکان دەرکەوت کۆمەڵی خاڵ دەستنیشان کرا کە هۆکار بوون بۆ زووتر سوتانی بازاری لەنگە و هۆکاری ڕووداوەکە. بەڵام هێزەکانی ئاسایشی هەولێر تیمەکانیان ڕاستپار دەستیان کرد بە لێکۆڵینەوە لە لێکۆڵینەوەکان ئەم دوو کەسە دەستگیر دەکەن لەسەر داوا و فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر کە ئەمانە لە کاتی ڕووداوەکە و کارکردن و بەکارهێنانی کۆسەرە و بەکارهێنانی کارەبا لەم شوێنە بووینە کە هۆکار دەگوتێت هۆکاری ئەم ڕووداوان. بەڵام زانیاریەکان هێشتا ماوە لێکۆڵینەوەکان بەردەوامن ڕێکاری یاسایی گیراوەتە بەر بۆ لێکۆڵینەوە لەو ڕووداوە و هۆکاری ئاگرکەوتنەوەکە هاوکاتیش لە ئەم لێکۆڵینەوەنا ئێستا ئەم کێشەیە لە دادگایە و لێکۆڵینەوەکان بەردەوامن لە کاتی دەرئەنجامی تەواوبوونی ئەم لێکۆڵینەوەانە ئیدی زانیاریەکان ڕادەگەین.
سەبارەت بەم ڕووداوە و هۆکاری ئەم ئاگرکەوتنەوە و حاڵەتەکانی تاوانی دزی دەچینە بەڕێبەراتی ئاسایشی هەولێر دەمانەوێت ئەو دەنگۆیانە بزانین چی بوون کە باز لە تاوانی دزی و هۆکاری ئاگرکەوتنەوەکە و بوونی دەستی دەرەچی دەکرێت. دوای ڕووداوی ئاگرکەوتنەوە لە بازاڕی لەنگەی شاری هەولێر ئێمە وەکو بەڕێبەراتی ئاسایشی هەولێر سەمجەن تیمەکانمان لە شوێنی ڕووداوەکە ئامادە بوون بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی هەولێر لەگەڵ فەرماندەی زێڕەوانی بازنەیەکی ئەمنی دروست کرا لە چواردەوری بازاڕەکە هەروەها لە بەشێک لە تیمەکانمان بڵاوی پێگرا لە ناو بازاڕەکە و بەشێکە ئاگرەکە پێی نەگەشت بوو بۆ ئەوەی هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوونەداد یاخود ڕێگری بکرێت لە ئەنجامدانی هەر کارێکی نایاسایی واروها هاوکاریەکی تەواوی تیمەکانی بەرگری شارستانی بکرێت بۆ ئەوەی بتوانن بە شێوازێکی باش کارەکانی خۆیان ئەنجام بدەن. دوای ئەو ڕووداوە لەلایەن وەزارەتی ناوخۆ لیژنەیەک پێنگی هێنرا لەلایەنە پەیوەندیدارەکان بۆ لێکۆڵینەوە لە ڕوودانی ئەو ڕووداوە لە لێکۆڵینەوەکان دەرکەوت یەکێک لە دوکاندارەکان لە دوای داخستنی بازاڕەکە لە کاتی شەو بەبێ ڕەزامەندی شارەوانی کاری کردووە لە ناو دوکانەکەی ویستێتی چەند ڕەفەیەک دروست بکە ئەوە هۆکارێک بووە بۆ ئەوەی ڕووداوی ئاگرکەوتنەکە بکەوێتەوە. یەکێک لە هۆکارەکان کە ئاگرکەوتنەکە زیاتر تەشارەی سندووە پەرەی سندووە بۆ دوکانەکانی تر هەندێک لە دوکاندارەکان بە شێوازێکی زیادە ڕۆکەلوپەلەکانیان هێناوەتە دەرەوە و بە پەردەیەک بانیان داوە ئەمە وای کردووە کە ئاگرەکە زیاتر پەرە بسێنێت لە دوکانێکەوە بڕاتە دوکانێکی تر. هەروەها ئەو بازاڕە سیستەمی ئاگرکوژێنەوەی بۆ دانراوە پێشتر بەڵام بەداخەوە لەلایەن هەندێک لە دوکاندارەکان ئەو سیستەمانە زیادە ڕۆیی کراوەتە سەر و کەلوپەری لەسەر دانراوە وای لێ هاتووە کە لە حاڵەتێکی لەو شێوازەدا هیچ کەسێک نەتوانێت سوودی لێ بکات و تیمەکانی بەرگری شارستانی بتوانن سوودی لێ ببینن و هەندێک لە دوکاندارەکان زیادە ڕۆیان کردوتە سەر کارەبا و بە شێوازێکی نایاسایی کارەبایان ڕاکێشاوە. لەسەر کەوتنەوەی ئاگرەکە بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر دوو کەس بە تۆمەتی و هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە لامان دەستگیر کراون و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە سەبارەت بەو دەنگۆیانەی کە باز لە تاوانی دزیکردن ئەکرێت لە شەوی ڕووداوەکە بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر چەند کەسێک بەگومان لامان دەستگیر کراون و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە و پۆلیسی هاتشوی هەولێر لە دەرەوەی بازاڕەکە هۆکارێکی باش بوون بۆ کەمکردنەوەی جەنجاڵی شەقامەکان و کردنەوەی ڕێگاکان. ئێمە داوا دەکەین کە پاراستنی ئەو بازاڕە بدرێت بە دەستگا ئەمنیەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاتر چاودێری بخرێتە سەر ئەو بازاڕە و بە شێوازێکی باشتر و پارێزگاری لێ. سەبارەت بە هۆکاری ئاگرکەوتنەوەکە و بوونی سەرپێچی بەشێک لە دوکانەکان دەچینە سەرۆکاتی شارەوانی هەولێر. بە سوپاسەوە لۆ گشت لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی جەناوی پارێزگار و گشت ئەو بەڕێوەبراتانەی کە پەیوەست بوون بە لۆ ئەو مەبەستە چ بەرگری شارستانیە چ برایانی پۆلیسە چ برایانی ئاسایشە برایانی هاتوچۆیە هەموو لە لەو شوێنە ئامادە بوون لۆ ئەوەی بتوانین بە کەمتری ماوە کۆنتترۆل بکرێ. ئێمە وەکو تیمەکانی شارەوانی ئەو تەنکەرانەی کە هەمان بوو هەموو ئەوەی بتوانن هاوکاری برایانی بەرگری شارستانی بکەن لۆ دابینکردنی ئاو هەموو لەوێ ئامادە بوون. ئێمە لە ڕابردوودا لەوانەیە بەڕێشتان ئاگادار بن ئیجراعات کراوە ئەوەیە کە 2 ساعت چۆڵ کراوە کۆمەڵێک عارەبانە و مێزی لەوێ بووە چکە ئەوانە بربەستەکەن لەوەی بتوانن لە خوانە خواستە لە حالەتی وە بگەنە شوێنی مەبەست یاخود ڕێگر دەبن وهروە بێجگە لە سیمان ناشارستانەکەی ئێمە پێشتر هەمڵەتێکمان ئەنجام داوە لە شوێنی و عارەبانانە مەرکانی دارمانداناوە هەم لە بۆ مەوزوعی سیمای شارستانیەکە و هەمیش لە بۆ ئەوەی کە لە خوانە خواستە حالەتی وا تیمەکان بە زووترین کات بگەنە شوێنی مەبەست و لۆ ئەو مەبەستەش لە ژنەیەک لەلایەن بەڕێز پارێزگاری هەولێر پێکاتوە لۆ ئەوەی بتوانێت هەموو کەم تەرخەمیەک یاخود ئەگەر هەر کەم تەرخەمیەکە بێت یاخود هەر پێداویستێک پێویست هەر یاخود هەر ڕێکارێک پێویست بێ بگریتە بەر ئەنجامی بدەن. ئێستاش لە ژنەکە وا لە دیراستکردنن لە ئەو مەبەستە. بە سوپاسەوە لۆ جەنابی سەرۆکی حکوومەت خەمخۆرانە یەکسەر هاتە سەر هێڵ بە پەیوەندی تەلەفۆنیەوە و هەر ڕێکارێک یاخود هەر شتێک پێویست بێتن بگیرێتە بەر هەموو لایەنە پەیوەنددارەکانی ڕاستپاردیا لەوەی بە زووترین کات کۆنتترۆلی ئاگرەکە بکرێتن و لە دوا ڕۆژیشت پێویست بێتن لە بۆیان ئەنجام بدەین.
سەبارەت بە ئاگرکەوتنەوەی بازاری لەنگەی هەولێر ئێمە هاتوون تا بەرگری بەڕێبەراتی بەرگری شارستانی هەولێر هاوکاتیش ئەوە باز دەکەین کە بەرگری شارستانی چۆن بەم خێراییە توانی کە نزیکەی 2400 دوکان ڕزگار بکات کە بە دەیان دەفتەر دۆلار بە سەدان هەزار دۆلار کەل و پەل و زێڕ و پانە ئەم بازارە بووە ئەم بازارە گەورەیە لە کۆی ئەم ژمارە زۆر و پانتایە بەرفراوانە تەنها 166 دوکان سوتا ئەمەش ئەگەر ڕێگری نەبا دەگوترێت نیوەی ئەم دوکانە ڕزگار دەکران کەواتە ئەم پرۆسە خێراییە بۆ ئەم ئاگرە گەورەیە دەمان بزانین چۆن بوو چۆن توانرا کۆنتترۆل بکرێن کە ئەمە دەنجی داوە ئەمە بە هەنگاوێکی گرنگ بۆ وەزارەتی ناوخۆ بەرگری شارستانی دانرا چونکە بە زووترین کات ئەم ئاگریان کۆنتترۆل کرد کە لە پێشببینی کەس نەبوو بەڵام هیچ کەس باسی زیانی گیانی نەکرد زیانی گیانی نەبوو لە هاوڵاتیانی مەدەنی چونکە پارێزراو بوون لە دەستێکی ئەمیندا بوون لە لایەن هێزەکانی بەرگری شارستانی و ئاسایش پۆلیس هێزە جیاوازەکان بەڵام زیانە گیانەکان بۆ یەکەم جارە لە کوردستان بیوسا لە بەرنامە شەمپەنجە باز دەکەین ئەویش دوو لە کارمەندان فەرمو بەڕێز ساڵم دوو لە کارمەندانی بەرگری شارستانی هەولێر خۆیان کردە قوربانی ئەمە کاک سالمە ئەمە کارمەندی بەرگری شارستانی یەکێکە لەو کەسانەی کە قوربانی ئەم ڕووداوە بوو زیانی گیانی هەبوو و دەستەکان و تۆزێک قاسیشی سوتاوە ئەمە وایان کردووە شەو نخۆنی و زیرەکی و ماندوێتی ئەم کارمەندانە وای کردووە ئەمانە خۆیان بەخت بکەن بۆ ئەوەی ماڵی خەڵک پارێزرا بێت بۆیە لەم بەرنمەیە لەگەڵ وتەبێژی بەرگری شارستانی ئەم زانیاری و هۆکارەکان دەخێنەوە. سەبارەت بۆ ئاگرەیەکێ لە بازاری لەنگە لەسەر شەقامی ساڵمەتری ڕوویە ئێمە دوای ئاگادارکردنەوەمان لە شەوی با بڵێم کاتژمێر 23 خولەکە و بۆ ئێمە بەسێمە دەست بەجێ تیمەکانی کە نزیک لەم جێگایە بوون بۆ 4 مەرکەزمان ڕایەڵە کرد بۆ توانیان بە خێرایەکی زۆر کە کەم بگەنە ئەو جێگایە و لەو کاتەدا ئێمە کە چوونمان کرد دوای ئەوەی کە درکمان بەوە کرد ئاگرەکە ئاگرێکی بچووک نیە ئاسایی نییە ئاگرەکە لە پلەی چوارەمایە ئاگری پێوتری ئاگری لوتکەی یان ئاگری زۆر بەرز واتە لە مەترونی و بۆ سێ9 ئەم ئاگرا ئاگرێکی ئاسان نەبوو بۆ کۆنتترۆلکردن لەگەڵەوەی کە دوجار ئێمە بە ڕێگەیەوەی کە 18 مەرکزمان واتە 18 تیممان خستە بابەتی کارکردنەوە و بە ئامادەبوونی جەنابی بەڕێز بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێم توانیمان بە ماوەی 2 کاتژمێری 45 خولەک ئاگرەکە کۆنتترۆل بکەین واتە کۆنتترۆلکردنی ئاگرەکە 2 کاتژمێر و 15 خولەک بوو 30 خولەک بابەتی سارکردنەوە بوو بۆ بابەتی دڵنیاییدانەوە وەگەرچی ئێمە ئاڵۆزیەکی زۆر لەو جێگایدا هەبوو و خەڵکی ئەو جێگایەوە تەنانەت خاوەن دوکانەکان بەڕاستی بە لەجیاتی کۆمەک و هاوکاریکردنی تیمەکان و کارمەندانمان ڕێگر بوون لە بابەتی شێوازی خێرایی کۆنتترۆلکردن ئەگە بۆ ئەندازەیە ڕێگریان نەکرد بە ئێمە نیو ئەوەندە زووتر لەوە لە وادەیە کە لە بەردەستمانە ئاگرەکەمان کۆنتترۆڵکێت و زیانی مادی ئەوە نەبوو بێگومان کۆمەکی برادران و فەرمانەکانی تری ملیتیا بوو برادرانی پۆلیسی نەژدا برادرانی پۆلیسی خۆجەیی و ئەمبڵانس و بە تایبەت برادرانی ئەمنیە برادرانی ئاسایش کە کۆمەکێکی زۆریان کردن واتە ڕێگەرێکی باشیان کرد ئەگە برادرانی لیژنەی ئەمنی و ئاسایش و پۆلیسی خۆجێی و نەژدە نەبووە 4 ئەوەندە زیاتر بابەتی ئەم قسانە زیاتر بوونیە بوو هۆکاری ئەم ڕووداوە بەداخەوە ئێڵێن هەرچەنە بابەتێکی دەستی یا تاوانی نەبووە بەم شێوازی کە لە دەرەوەی سەکۆی ڕووداوی باسی لەسەر کراوەکە گروپات و چی دەستیان لە دروستکردن نبوو یا بە دەستێکی ئەم قەزبێ بەڵێ کارلێکە بە هۆکار هەبووە و لە ڕێگەی کارکردنی و چەند کرێکارێکەوە هەڵبەدەوانیش بۆ بژێ و جوڵۆ بزاوتی خۆیان نەبووە و لە ئەنجام و نەتیجێ لۆدێکی زۆر لەسەر بابەتی سویچ پلاکات و ئەمانە و تەسیرات لەم شێوازەیە ئاگرەکە دروست بە بۆ بەڵگانی کە لەبەردەستی ئێمە برادرانیشمانە. لەبارەی هۆکاری ئاگرکەوتنەوەکە و ئەنجامدانی تاوانی دزی دەچینە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر دوای ئەوەی ئاگادار کراینەوە کە بازاڕی لەنگە ئاگری گرتووە لە شاری هەولێر دەست بەجێ تیمەکانمان چون بۆ شوێنی ڕوودا و ئەو شوێنە بەڕاستی ئێمە وەکو هێزەکان تەواوی هێزەکان چون نەهێشتنی تاوان بنکەکانی پۆلیسی فریاکەوتن چاڵاکە مەدەنیەکان وەزائی دەمبرایانی ئاسایش
ئاسایشی هەولێرش لێوێندەر ئامادە بوون و بەرگری شارستانی لێوێندەر بوون بۆ کۆنتڕۆلکردنی ئاگرەکە بەڕاستی ئێمە تەوقەچی ئەمنی توندمان دروست کرد لە چاردەورەی بازاری لەنگە وەزائیدەن لە ناوەش دروستمان کرد بۆ ئەوەی هیچ خروقاتێک ڕوونەدا وەزائیدەن هاوکار بین بۆ برایانی بەرگری شارستانی هەولێر و سەبارەت بەوەی کە چەندین هاوڵاتی لە کاتی سوتانەکەدا کەلوپەلیان دەگواستەوە ئێمە چەند تیمێکیماندانا بوو هەل لە ناو بازارەکە و وەرگرتنی هەویە و نازنامەی ئەو کەسانێکەوە ئەو کەلوپەلانە دەگوازنەوە بۆ دەرەوە تاکو لەوە ئاگادار بینکەوە ئەو کاڵایانەی کە دەبەنە دەرەوە ئی خۆیتان یاخود بە شێوەیەکی نایاسایی دەبن کەەوە ئەو دەنگۆیانەش ڕغ دەکەینەوە بە هەموو شێوەیەکەوە دزیەکی زۆر کراوە چەند خڕوقاتێک ڕوویدا لێرە و لێوێندە ناو بازار لەنگە بەڵام ئەوەی کە باز دەکرێت وە نییە.